پێویستمان بەوەیە کە ئەولوێتەکانی خۆمان ڕێک بخەینەوە. ئێمە کۆمەلگایەکی گەنجین لە سەدا هەفتەی دانیشتوانمان گەنجن و هەمویان سوشال میدیا بەکارهێنن و لە میدیا کار دەکەین و بلان گرنگکە کە سوور لە تەکنۆلۆژیا وەربگرین و ئەوەی کە بەلای منەوە گرنگکە بریتە ئەو پەیوەندیە کە ئێمە دەبەستێتەوە بە ئیستۆنیاوە و چ شتێک وا دەکات کە بتوانین بەشێکی باشی سیستەمەکەمان بە دیجیتاڵی بکەین. حکوومەتی ئێستۆنیا و هەروەها کاتی تایبەتی لە ئێستۆنیا دەتوانن ڕێگاکەمان پیشان بدەن بۆ ئەوەی کە ئەنجامدانی پرۆسەکە شەفافتر بێت، دیجیتاڵیکردن دەبێت بەرەو پێش بەرەو پێش بچێت. ئێمە هەلێکی باشمان لە بەردەستدایە و تیمێکی گەنجمان هەیە کە کار دەکەن لەسەر سیستەمەکە و هاتنی ئێمەش بۆ ئێستۆنیا بۆ ئەوەیە کە بزانین چۆن دەتوانین هاوکاری یەکتری بکەین، یارمەتێکتر بتین بەتایبەتی زانیاریکە لەوانەیە لای ئێمە بێت و لەوانە ئێوە ئامادە بن زانیاریەکانی خۆتان و ئەزمموی خۆتان بەش بکەن لەگەڵ ئێمەدا لەبەرە بەشێکی زۆر سەرڕایکێشە کە هەندێک لە کۆنفرانسەکان کە تێدا بەشدار بیت و ئەوە شتێکی ئەفسانە نییە یاخۆت شتێکی خەون و خەیاڵ نییە ئەمە ئەوەی کە من دەمەوێت بیبینم لە ڕاستەقینێتە چکە من لەگەڵ زۆر کەس قسەم کردووە لە ماوەی دەسی ڕۆژی ڕابردوودا بە چەندین ئەزمموی باشان گشتیە لە گرنگەوەی کە بتوانانی چۆن ئەم دیالۆگە بەرەو پێش بەرین بۆی کە کاریگەرتر بێت لە جیاتی ئەوەی کە ساڵێکە یەک جار کۆبین و گوێ لە چیرۆکەکان بگرین دەکرێت ڕێگایەکی تر هەبێت بۆ بەرەو پێش بێتن و پێشخستنی وڵاتەکان و بۆ دەستپێکردنی پڕۆژە بەدیشاڵیکردنی حکوومەت چۆن بتوانین یارمەتی یەکتری بدەینم بیر و بۆچوونەکان ماڵەگۆڕ بکەین و زانیاری و تەکنۆلۆژی لەگەڵ فریدا ئاڵەگۆڕ بکەین بۆ دروستکردنی دیجیتاڵێکی پەیوەندیەکی دیجیتاڵی جیهانی. بۆ ئێمە خۆشحاڵم کە لەگەڵ بەشدارم کۆنفرانس بەشدار بکەم لە کۆنفرانسێکە لە ئەرمێنیا بەڕێوە دەچێت.